بەڵێ ئەژین هەر پێشتریش ینی لە گۆشتارگای هاوچەر خێولێ لە ڕێی تیمەکانی بەیتەریەوە و مەسەن تەندروستیەوە ئەو ئاژاڵانەی کە سەر دەبران پێشتر چەندین پشکنینیان بۆ دەکرا ئەو کاتە سەر دەبران و دواتریش لە ڕێی بەڕادەوە دەچۆ بازاڕەکانی هەرێمی کوردستاندا لە هەمان کاتیشدا دەتوان بڵم لە ماوەی 2 مانگە بەهۆی هاوردە نەکردنی ئاژەڵەوە نرخی ئاژەڵ لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت کامە چۆنەڵی بۆتە بۆرسەیەک بۆ ئاژەڵ بۆ هەناردە بۆ پارێزگاکانی خوار و ناوڕاستەیە نرخەکەی کەمێک بەرز بۆتەوە من دەمێ زانیاری زیاتر لە بەرز لە کاگەڵمەد وەربگرم بەڕێوەبەری گۆشتارگای هاوچەر خێولێر کاگەڵمەد بەیانیتان باش ئەگەر با سەرەتا لەوە دەست پێ بکەم ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکانی ئێوە لەم گۆشتارگایە لە ڕێی تیمە تەندروستیەکاندانەوە چۆنە و چ دڵنیاییکردن هاوڵاتیان کەم ئاژەڵە هیچ کێشەیەکی نییە دەتوانن هاوڵاتیان بەکاری بێنن. بەیانی ئێوەش باش سپاس بۆم دەرفەتە سەبارەت بە بڵاوبوونەوەی دەنگۆی ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا وەکو بەڕێزان پارێزگاری هەولێر و وەزیری تەندروستیش ئاماژەیان پێدا کە هیچ حاڵەتێک لێرە تۆمار نەکراوە بە تاکید ڕەنگە ئێمە وەکو گۆشتگای هاوچەرخی هەولێر ڕەنگە ئێمە نزیکتربین لە بابەتەکە لە خەڵکانی شتریان لە شوێنێکی دیکە بە هیچ شێوەیەک وەکو ناو گۆشتگای هاوچەرخی هەولێر ئێمە درێخی نەکراوە لە مەسەلەی تاقیمکردن بەو مەوادانی کە پێویستە بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بەنسبەت ئیشی ڕۆژانەشماوە خۆی ئیشەکان بە بەردەوامی ئێمە کار دەکەین بێەوەی ترسمان لە هیچ شتێکە بێتن. پشکنینەکان وەکو پێشتر بە ڕێزیش ئاماژەت پێدا پشکنینەکان بە تەواوی ورتر لە زاران بەڕاستی هەم پشکنینی پێش سەربڕین بۆ ئاژەڵەکە دەکرێت بۆ دڵنیابوون و لە تەندروستی ئاژەڵەکە هەم دواتریش کە بوو بە گۆشت دووبارە پشکنینی بۆ دەکرێتەوە پشکنینێکی ورد و دقیق لەلایەن پزیشکانی بەیتەڕیەوە و هەتا ئێستا وەکو ئەو حالەتی نەخۆشی ئەوانەی کە پێشتر هەبووە هەر ئەوەیە شتێکی وە نوێ و کاریگەر بەدی نەکراوە. کاگەڵمە سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی گۆشتی یاخود ئاژەڵ چۆن ئەمە بۆچی بەرز بۆتەوە لە چ وڵاتێکەوە هاوردەی هەرێمی کوردستان ناکرێت و هۆکارەکەشی چییە؟ خۆی بەنسبەت ئاژەڵی ڕەشەوڵاق نرخەکان وەکو خۆیەتی و ڕێژەی سەربڕینیش بەرەو زیادبوونە نەکەم بوون بەڵام ئاژەڵی بچوو واتە مەڕوو بزن ئەوانە پێشووتر لە وڵاتی سووریاوە هاوردە دەکرا بەڵام لەبەرەوەی نرخیش لەوێن دەرزیادی کرد کەشوهەواکە زۆر سارد و لە 2 مانگی ڕابردوو تا ئێستاش نرخەکان بەرەو ڕوو لە زیادبوون دەکات. زۆر سپاس بۆەوە. سپاس. بەڵێ ئەژین ئەوە بەڕێوەبەری گۆشتارگای هاوچەر بوو باسی لەوە کرد کەوان وەکو ڕێنمایە تەندروستیەکان هیچ کێشەیەک نییە دووجار پشکنین بۆ ئاژەڵە دەکرێت کە لەم گۆشتارگا و لە هەمان کاتیشدا بەرزبوونەوەی نرخی ئاژەڵ بۆ هاوردەکردنی لە وڵاتی سووریاوە دەگەڕێتەوە کە باسیەوە کرد بەشێک لە دەواازە سنوورەکانی ئەو وڵاتە لەگەڵ هەرێمی کوردستاندا داخراوە لە من کاتیژا کەش و هەوا ڕێگر بە بۆکەی ئاژەڵ لە هەرێمی کوردستان دیاری شەخلاو لێرۆ لەگە مامە سپاس بۆ تۆ.